کە لەم زەمەن و سەردەمەدا بەهۆی ئەم فەزاحەتەوە کە کەوتۆتە نێو دنیای ئەدەبی کوردیە بەهۆی نەبوونی فیلتەرێکەوە کە ئەم هەموو فەزاحەتەی پێدا دەکەن بەداخە کۆڕی شێعری و کۆبوونەوەی ئەدەبی یەکێکە لە خصلەت و سیماکانی شاری سلێمانی و سلێمانی لەو جۆرە کۆڕ و کۆبوونەوە ڕۆشنبیری و ئەدەبیانەی بێگومان زۆرتیایە بۆیە سلێمانی شەر ئەو هۆکارە بوو کە وای کرد کە ئەم شارە ببێت بە شاری ئەدیبان و لە لیستی یونسکۆیە لە ڕێزی لیستی شاری ئەدیبان بناسرێ. خۆشحاڵ بووم لەم کۆڕە شێعریە بەشدار بووم هەڵبەتە وەکو شێعر دۆستێک خۆشحاڵە بووم کە شاری سلێمانی شاری ئەدەبە و هەڵبەتە ئەم شارە هەمیشە پێشەنگ بووە لە ئەدەب و هونەرە ئەمانە ئەم کۆڕانە هەمیشە زیاترن لە شاری سلێمانی و نیشانەی پێشکەوتنی هەر کۆمەلگایەک ئەدەب و هونەرە. باوەکو خۆی گۆشەگیر بێ و لەگێ چەند دووری خاتەوە. بازار جلی کوردی بەعام باشە بەس ئەماوە بەوەنەیەوەی کە پاییزانی خەڵک بەعام دوو دڵە لەوەی کە جلی ئەستورکە یا چۆڵەی تەنەک ماوەیەکی شەڵا بەرەو زستان ڕۆشتین ئیتر دەست پێەکەین بە جلی زستانە بەعام ئیتر بازار ئەکرێتەوە بەس ئێستا حالیان کەمێک کەسە بازار بەعام. زیاتر بە نیسبەت گەنجەوە زۆری کەتافیە کات بە نیسبەت خەڵکی وەسەط و ئاوا تەمەنێکی شێبێت زیاتر نیو میلیۆن یاخود نێچیری پێوترێ دەودوو لەم فەسڵە ئەتوانم بڵێم کەمترە لەبەرەوەی زیاتر لە کاتی بەهارانە یاخود لە کاتی جەژن و بۆنەکانە زیاتر خەڵک ڕۆکاتە جلی کوردی زیاتر بەکارێنێت. I'm from Paris, France, living in Switzerland. For me, it's really important to be here in Berlin today because the symbol of freedom, if it's United States in other countries all over the world in the future, it's really important not to have another Berlin Wall. It's very symbolic not to separate people from the same country or neighborhood country. So it's really, really important to keep that in our mind. We are all dancers from Switzerland, Wettingen. So I think the main message is that in the end, the red towel, like the ribbon, gets replaced by a human wall that is breathing, that is moving, that is humans holding together. And I think my main message is that we don't need walls in our world.